بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا مانجي رمضان وروجي مانجي رمضان لهمو مسلمانان فيروز دكمو لخواي جورا داواكارم طاعته وعبادتي همو لاك ما قبول كات أما قبيت ماي خوشي بو همو مسلمانان. لراستي دا سپاس بخواي جورا إمام سنتري مولوي كلتوري كردي ومزقوتي شغرة وبرزنجي دوانزە ڕەمەزانە کراوەتەوە. لەم دوانزە ڕەمەزانە با بڵێن لە دەی حوتی 2013 کردومانەتەوە سپاس بخۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو کە مزگەوتەمان کردەوە. لەو ڕۆژەوە ئەم مزگەوتە سپاس بەخوای گەورە هەموو ڕۆژێکی ڕەمەزان خواردنی زیاتر لە 270 تا 300 نەفەر ئامادە دەکات و بە چای خۆتان جەنابتان بینیتان کە ڕێژێکی زۆر لە موسڵمانان لێرە بەربانگ دەکەنەوە و هەمووی لێرە کۆ دەبنەوە بە خۆشی و ڕۆژوو دەشکێن و بە کۆمەڵ دوعا دەکەن. جگە لەوەی سەنتەری مەولەوی سوپاس بەخوای گەورە یەکێکە لەو سەنتەرە ڕۆشنانەی کە بە حەقەت بە شاهیدی تەواوی کوردانی مانچستەر و تەواوی کوردانی بەریتانیا سەنتەری مەولەوی یەکێکە لە چالاکترین سەنتەرە کوردەکان. سوپاس بەخوای گەورە چەندین کۆڕ و سیمینار و بابەتی ڕۆژانەی تێدا با بڵێن پەخش دەکرێت بۆ خەڵکی کوردستان یان و بۆ دەرەوەی کوردستانیانیش تەنانەت. چەندین کۆڕ و سیمینارمان هەیە دەربارەی کۆڕی ئاینیمان هەیە، کۆڕی ڕۆشنبیریمان هەیە، کۆڕی خێزانیمان هەیە. سپاس بەخوای گەورە ئەمە وای کردووە سەنتەری مەولەوی یەکێک بێت لە چالاکترین سەنتەرەکان. وەجگە لەوە ئێمە لێرە با بڵێن تقریباً هەر لە سەرەتای دامەزراندنەوە ساڵێک دوایەوە قوتابخانەیەکی کوردیمان دامەزراند بە ناوی قوتابخانەی مەولەوی. ئەم قوتابخانەیە با بڵێ مناڵانی کورد فێری زمانی کوردی دایک دەکات و هەروەها مناڵانی کورد فێری تربیەتی ئیسلامی و دابوونەریتی کوردەواری و قورئانی پیرۆزیان دەکات. ئێمە لێرە هەموو جومعەیەک ڕۆژانی جومعە دوو جومعە دەکەین لەبەرەوەی ئەوەندە قەڵەباڵغا بە جومعەیەک تاو نابێت. جومعە یەکەم بە زمانی کوردی و زمانی ئینگلیزیە کە تاو دەبێت جومعە هەموو خەڵک دەچێتە دەرەوە وەجبەیەکی تر دێتە ژوورەوە بە زمانی عەرەبیش وتارمان هەیە بۆ برا عەرەبانەی کە لە چواردەوری ئەم مزگەوتە دەژین. لە خلالی ئەم چەند ساڵی ڕابردوودا سوپاس بۆخوای گەورە لەم مزگەوتەی ئێمە بەشێک لەو تەلەبانە بوونەتە موسڵمان و شەهەدان هێناوە. لە دوو ساڵی ڕابردوودا لێرە لە سەنتەری مەولەوی نزیکەی 14 کەس واتا 15 کەس شەهادەی هێناوە. سپاس بەخوای گەورە هاتوتە ناو ئیسلامەوە. ئەمە بەڕاستی جگای دڵخۆشیە لەسەرێکەوە لە لای کەشەوە بەڕاستی ئێمە خۆمان بە کەمتەرخەم دەزانین کە ئەم ڕێژەیە بە حەقەت دەبێت زیاد بێ ئینشەڵا لە ئایندەدا و لینکێکی و پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ کۆلێجەکە. ئێمە ساڵانە ئەوان بانگمان دەکەن بۆ خوانی ڕەمەزان، خوانی بەربانگ دەکەنەوە کە چەند ڕۆژێک پێشێسا لێژنەیەک لە سەنتەری مەولەوی چوو بەشداری کرد لە خوانی ڕەمەزان و هەندێک ئامۆژگاریدا بە قوتابەکان. بە هەمان شێوە ڕۆژانی هەینی قوتابەکان دێنە ئێرە نوێژ دەکەن لێرە نزیکی 200 قوتابی موسڵمان لەم سەنتەرە ئێمە نوێژ دەکات نوێژی جومعە. بە ڕۆژەکانی تریژ ئێمە دەرگامان بۆ ئەوان کردوتەوانێک کە دێن لێرە نوێژەکانی خۆیان دەکەن. وەکو دەبین لێرانە خواردن لە بۆ ڕۆژوانان ئازر دەکەین. ڕۆژێ 250 نەفەر 300 نەفەریان خواردن لە ئازر دەکەین. برنج و مریشکە و برنج و گۆشتە و فاسولیایە و پەتاتەیە و بامیەیە و ئەوەی خوا بکاتە قسمەت لەوان ئازر دەکەن ئینشاءالله تەقسیریان ناکەین. خوای گەورە خێری هەموو لایەک بنووسی و ڕۆژانە ئەمە خۆ مناڵەکان سعات 11 و 12 چارێژی بۆ 12 لێرە ئامادەبین بۆ سعات 6 خواردنەکانیان هەموو بۆ ئامادە دەکەین و ئەوەی کە پێویستمان دەهێنین و برادەران ئاگادارمان دەکەن و ئەوەی ئازرکەن ئەوەی ئازرکەن ئیدێمە لەگەر خۆمان دەهێنین و ئەفتانە ئۆردە دەکەین برنج و گۆشت و ئەوشتانە لۆمان دێ لێرە ئازری دەکەین و هەتا سعات دەوری 6 هەم برنج شەوای دەکەین هەم گۆشتی قۆزی دەکەین گۆشتی حیوان لە بۆ برادەران ئینشاءالله خوای گەورە جەزای هەموو لایەکی بداتەوە ئینشاءالله. هەفتەی برین 4 ڕۆژ 5 ڕۆژ برین قۆزی مریشک دەکەین 3 ڕۆژ گۆشتی مریشک دەکەین برین عەفو هەندێک ڕۆژ گۆشتی مریشک دەکەین گۆشتی حیوان دەکەین
گۆشتی برین مریشک دەکەین ئەفتەی ڕۆژ چکنکاریان لەبۆ دروست دەکەم خواردنەکان هەم بخۆم سەرپەرشتی دەکەم بخۆم دروستی دەکەم لە 260 کەمتر ئازر ناکەین زیاترەکەی 300 نەفەرە دەبتە 350 برین 280 ڕۆژ دەزانی خاصن برین جمعە و شەمە و یەکشەمان ویکەندەکان برین منداڵ و شتیوە ناچنە مەکتەب عیلەکان زیاتر دێن ئەو ڕۆژانە برین دەبی لۆ 300 نەفەر 320 نەفەر 30 نەفەر دەگاتە 350 ئەگەر ڕۆژانی احتیاجی 250 و 270 نەفەر ئازر دەکەین پاشیومان ئازر نەکردیە بەس ئینشاڵڵا دە ڕۆژی ئاخیری دیارە جەماعەت دەمینێنەوە بەتەمای ئینشاڵڵا بۆ پاشەویش بۆ ئازرکەین ئینشاءڵڵا زۆر بە خۆشحاڵیەوە هەموو ساڵێک ئێمە یعنی خەڵکانێکی زۆر میوانەکانی ماڵی خوا بەڕێیەکەین زیان لە 300 کەس و فەرق و جیاوازیەکیش نییە زۆر جار خەڵکانێکێنێن ئێرە حتا موسڵمانیش نین مەسیحین یا غیرە دینێکن ئێمە بە یەک چاوسێری هەمویانەکەین خزمەتی هەمویانەکەین و دڵمان پیان خۆشە بەو خزمەتە و هەر کەسێکێتێ ئێرە یعنی بە دڵخۆشیەوە وەزعەکە بەڕێیەکەین و بە دڵخۆشیەوە ئەڕۆنەوە و چاوەڕێیەکەن تا ساڵێکی ترێ و بێنەوە مزگەوتە و مزگەوتارێکێکی زۆری کێشاوە بە تایبەتی ئیدارەی مزگەوتەکە لەلایەن مامۆستا جەبار دوکانیەوە کە ئیمام و خەتیبیە مزگەوتێ و ئیدارەی مزگەوتەکە دکتۆر کامەران دزەیی بەڕاستی ئەرکێکی زۆری لەسەر شانە و بەڕاستی زەحمەتێکی زۆرە کێشن هەموو لەگەڵ خێرخوازەکانە هەم ئەوانش وەکو ئیدارە لەسەر بودجێتی خۆیان ئیدارەی ئەم مزگەوتە ئەتوان هەموو مانگی ڕەمەزان ئەم زەحمەتە زۆرێک کە لەم مزگەوتە کێشین و خەڵکێکی زۆریەتە ئەم مزگەوتە هەست بەمان بوون ناکەین ئێمە ساڵانە وەکو ڤاڵانتیری بە خۆبەخشانەیەن خزمەتی ئەم مزگەوتە ئەکەین زۆر زەرورە بەڕای من ئەم مزگەوتانە کە لە ئەوروپا کراوەتەوە یعنی دەورێکی ئێجگار گەورە ئەبینی بۆ پەروەردەکردنی مناڵ یعنی من بیری مێ وەختی خۆی کەسێکە بوو لە هۆڵەندا ئەجنەبی بوو مناڵەکەی خۆی هێنا بۆ مزگەوت کە مەسیحی بوو لێمان پرسی بۆ ئەیهێنیوتی ئەتوار و ڕەفتاری خەڵکی موسڵمانە بینیم دراوسەکانمان کە مناڵن یەنەوە دەستی دایک و باوکیان ماچەکەم حەزەکەم ئەو تەقالیدە جوانە ئێوە وەرگرن مالعیلم موسڵمانیش نەبوو بۆی ئێمە لێرە من وەکو مامۆستای قورئان و مامۆستای پەروەردە و مامۆستای بانگم لێرە یەکشەمان دەرسمان هەیە تقریباً 70-80 تەلەبەمان هەیە یعنی ئەو مناڵانەیە ئێرە یەکاو یەک فەرقیان هەیە لەگەڵ مناڵەکە چێ مزگەوت ناکە پەروەردەیەکی زۆر جوان فێریانەکەین هەست بە گۆڕانکاریەکە ئەو مناڵە کە ئەڕاتەوە ماڵەوە هەستەکە کە شتێ فێر بووە کەلتورێکی کوردەواری هەم کەلتورێکی دینی هەم کەلتورێکی خێزانی باش ڕنگدانەوەیکی باشی هەیە بۆ دایک و باوکی بۆی ئەم سەردەنەش پێشەوایە لەگەڵ مزگەوتەکانی ترا بۆ خزمەتکردنی جیالی کوردی بۆ وتنەوەی دەرزی قورئان بۆ وتنەوەی دەرزی پەروەردە و کوردی الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. My name is Haji Ali and I'm one of the musallis in this mosque, and I've been praying in this mosque for the last nearly 7-8 years since the mosque was open, alhamdulillah. And every single Ramadan the Mawlavi mosque, they do iftari for everybody every night. Nearly between 250 up to 270 come, and everybody, they sit down, they give iftari, they give dates, and after that they give what we call rice and chicken and everything, and everybody
is happy, alhamdulillah, and this project has been going for a long time, and inshallah everybody is very happy and the people are very happy to be behind. ئێمە وەکو ڕۆندی کوردی وەکو ستافی سنتەری مەولەوی مزگەوتی شێخ ڕەوف بەرزنجی ساڵانە خوشک و برایان لە مانجی ڕەمەزاندا ڕوو لە سنتەرەکەمان دەکەن بە هەموو قەومیەتەکانەوە ڕۆژانە خواردنی 250-300 نەفەر ئامادە دەکەین و بە گەرمی پێشوازی لە میوانان دەکەین و لە هەموو قەومیەتەکانەوە ئەو سنتەرە بۆ هەمان وەکو یەک وایە و دەرگەکراوەتەوە لە بانجی نیوەڕەوە تاکو 12 شەو و هەر دەشەوی ئاخریش پێشوازی لە میوانە بەڕێزەکان دەکەین ساڵانە پلاندا دەڕێژین وەکو تەنسیقێک لەگەر مەسەڵەن مەطعەمەکان دەکەین کە بێن لێرە خواردن ئامادە بکەن و پێش بانگەوە دەبینی کە سفرە ڕادێخین و خورما و ئاودا دەنین کە خەڵک فتاری کردەوە پاشان نوێژی مەغریب دەست پێ دەکە و ئینجا دەست بە خواردن تەوزیعکردن دەکەین هەرکەس لە شوێنی خۆی خواردنەی ڕێک و پێگوەل دەگری و زۆر بەڕێک و پێشی بەڕێوە دەچێت چەند براگ لێرەنە بەڕاستی هەموو ساڵانە دێن یعنی بە خۆبەخشانە بەبێ پارە یعنی بەبێەوەی ماندووبوونیان پێوە دیاربیدێن خزمەتی ئەو خەڵکە دەکەن خی گەورە جزای خێریان بداتەوە وەکو ستافی مەولەویش ئێمە ئامادەینە هەموو ساڵێک یعنی زۆر بەڕێک و پێچی شکارەکان بەڕێوە دەبین و لە خی گەورە بە زیادی هەتا ئێستا هیچ مشکلەیەکمان نەبووە خۆمان دەبی هەوڵ بدەین چکاگە بە خۆمان هەوڵ نەدەین خەڵک نازانێ ینی خەڵک معلوماتی هۆی نییە کە سنتەر پێویستی بە چ بجێکە و چ پێویستە و ئێمە هەوڵ دەدەین و خەڵکیش بەڕاستی هاوکارمانە ساڵانە برایەکی سعودی هەیە هەموو ساڵان خورمایی یعنی هەموو مانگەکە دێنی خی گەورە لێ رازی بێتن وەکو ئاویش هەر کەسێک لە ڕاستە خۆی مەسەڵەن هێدرێکا کە مەسەڵەن 3 پالێت ئایدی من هێدرێت و پالێت هێدرێ 5 پالێت وەکو خواردنیش هەیە مەسەڵەن ڕۆژانە نەفەر هێدرێ ڕۆژێک ئایدی من 2 ڕۆژ ئایدی من ئەوکەی تریش سنتەری مەولەوی پێی هەڵدەستێ و ئامادەی دەکەم فەرقە چییە بە عکمی ئەوەی ئێرە بە خودزانی وڵاتی ئەوروپا خەڵک لە ئیشە زیاتر بە ئیشەوە سەرقاڵە بەس الحەمدولله وەکو سنتەری مەولەوی لە مانجی ڕەمەزاناندا ئێرە 2 تەراویحی لێ دەکرێت ینی قەناعەت کە زۆر جار لە دەرەوە جێگەنیە ماشەڵڵا بەس ڕۆژانی تر جمعان الحەمدولله ینی 2 غوتبەی لێ دەکرێت ئەویش باشە ڕۆژانی مەسەڵەن نوێژەکانی احتیادیش بەڕاستی قەلەباڵغێکی وانە وەکەوەی کە پێم گوتی بە عکمی ئیشەوە بە عکمی خەڵک سەرقاڵە و السلام